کاتم نەما ببوورە بۆ کاکۆزان جا هەر ئۆردوغان بوو ئەڵێ من سرم سوورماوە لەوەی چەند ساڵە لە سووریا خەڵکە کوژێت یەکەس لەسەری نادە جواب تەنها بۆ مەسەلەی کوبانی هەموو دنیا هاتە جواب بووە تیارەکانی تعارف ئەمە هەوڵی هەموو لایەنە سیاسی کوردستانەکان بوو کەس تامیش ناکەین بەتایبەت هەوڵی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بۆ سوپاس ئەوە هەوڵی بتەماشەکە من بەسەراحەت بڵێم من ئەتوانم بۆ هەموو عالەم بڵێم یەکیتی کوردستان یەکیتی نیشتیمانی کوردستان ئەوە 2 ساڵ هەوڵ دەدەیت لەگەڵ ئەمریکا ئەوە عیلاقاتی دروست کرد بۆت بێژم ڕێزمان هەیە بەڵام بڕێز سەرۆکی هەرێم عیلاقی ما ئەمریکا دروستی نکرد یەکیتی نیشتیمانی کوردستان دروستی کرد و بە تایبەت ئەتوانم ناوەکەی ئەوانش بڵێم و خۆمش ئاگاداری هەموو شتەکەم بەڵام سەرۆکی هەرێم لەبەرەوەی سەرۆکی هەرێمە جێگەی ڕێز و احترامە بەڵام ئەوەی کە هاوکاریمە کردووە هەر کەس چی ئەڵێ با بڵێ یەکیتی نیشتیمانی کوردستانە ببێ ئەو یەکیتی نیشتیمانی کوردستان تا ئێستا ببێ بەرامبەر هاوکاری ئێمەی کردووە من بەسەراحەت دەڵێم ئەم نردنی ئەم چاکانەش هەر یەکیتی نیشتیمانی کوردستان بووە باید بەسەراحەت بڵێم بەڵام سەرۆکی هەرێم جێگەی ڕێزە و جێگەی احترامە و من ڕێز بووە و دەبێت لەبەر ئەوەی خۆی سەرۆکی هەرێمە بەڵام وەکو دیکە یەکیتی نیشتیمانی کوردستان ئەمریکا دروست کردو و بەرخودانی یەپەگا بەرخودانی یەپەجا ئەو کۆبانی گەورەی کرد و ئەو خوێنە شەهیدان کە هیچ عالم دنیا عالم بڵێ کۆبانی جێگەی بەرخودانە بەڵا ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی ڕۆژئاوایە کرد برادرانی پارتی خەندەقیان دروستە کرد و گۆڕانیش لێ بێدەنگە بوون لەبەرەوە هاوکاری و پشتیوانی بۆ یەکێتی بۆ ڕۆژئاوا لە زۆر بەڵام لێرە مەسلەی موزایەدا من لێرە و بڕاستی ئەڵێم پێم خۆشە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان موزایەدە بکەیت پێم خۆشە پارتیش موزایەدە بکەیت پێم خۆشە گۆڕانجی موزایەدە بکەیت یەکگرتووەجی موزایەدە بکەیت کۆمەڵژی موزایەدە بکەیت ئەوج لە ئەندامی ئەو حیزبە ئەو حکومەتانە 5 حیزبی حکومەت ئەگەر یەک موزایەدەکە ئەوەی دیکەش موزایەدە بکەن یعنی لە ڕووی ئەعلامی ئێمە سوودمان هەیە بوو کۆبانی کاکە یعنی موزایەدە چی من حاڵی نابم یعنی مەسەلە بڕاستی پێم خۆشە ئەو لەسەر مەسلەی کۆبانی کەس بە یەکتر ناڵێت تۆ موزایەدەکە تۆ فڵانی تۆ فڵانتی کاکە ئەگەر یەکتی کەم کردووە تۆ زیاد بکە ئەگەر یەکتی باڵافرێک تایرەیەک چەک نردووە بوو یەپەکە تو دوو بنرینە ئەگەر یەکتی قسەی کردووە تو دوو قسە بکە ئەگەر یەکتی جاری گوتی بژی کوبانی تو 3 جار بژی کوبانی پێمان خۆشە ئێستا ئەم دەسڵاتی چوارەم بینیم هەر زیاتر لە 4 جار 5 جار سەر کۆبانی بەحث کراوە ئەوە یەک ئەوەی دووهەم یعنی ئەتوانم نمونەیەکی بینم یعنی ئێستا من ڕۆژنامەی هەوڵەتیم خوێند یعنی بڕاستی زۆر دیقەت مکرد ئەوەی ئەمڕۆ دووشەمە یەک قسە لەسەر کوبانی نییە با خۆیانیش وجدانی خۆیان بزانن تۆ چۆن ڕۆژنامەیەکی ئەهلی ئەی هەوڵەتی تۆ یەک قسە لەسەر کوبانی ناڵێ بەڵام لە تانشتە من کوردستانی نو خوێندم 10 بابەت لەسەر کوبانیە 10 بابەت ئەمە حیزبیە کوردستانی نو 10 بابەت لەسەر کوبانیا ئەمڕۆ بەڵام یێ ئەهلی بداخەوە و خۆیان ڕەوشەنبیر دبینن خۆیان ناوەندی ڕۆژنامەگەری دبینن بڕاستی ئێستا من قسەی خۆم خەوەنی قسەی خۆم یەک قسە لەسەر کوبانی نەبوو لە بەرخودانی کوبانی نەبوو تا مەسلەی ئەتوانم بڵێم مەسلەی ناردنی پێشمەرگەش ئەتوانم بڵێم ناردنی پێشمەرگە تەنها سوود بوو یەک کەسەیە سوود بۆ ئەردوغان هەیە کە ڕووی ئەردوغانی ڕەش بۆ عالەم سپی بکرێت ناردنی پێشمەرگە بەڵێ سەری کانی بڕێ برۆ لە سەری کانی لەناو کوردستانی سووریا بڕۆ کوردستانی ڕۆژئاوا نەکوت لە تورکیاوە لە تورکیاوە درۆوە زەنی بوو درۆوە لەبەرەوەی تورکیا ڕێگە نەدا بچەک ئەمریکا چەک لە عەزمانەوە بۆ ئێمە نارد باشە من پرسیارێک لە هەموو دنیا دەکەم و لە کوردانی ئێمە دەکەم لە ئێوەش دەکەم تورکیا ڕێگە نەدا کە چەک بێت بۆ ئێمە بوو یاپەگا بوو کۆبانی چۆن ئێوەی ڕێک بدە بە پێشمەرگە کەواتە لێرە سوودک هەیە تورکیا سوودی نەبێ بە حیاتی خۆی سڵاو بوو کەس ناکێ سیاسەتی عوسمانیەکانە ئەم حکوومەتی کە ئێسەی تورکیا ئەتوانم نمونەیەک بینم سیاسەتی عوسمانیەکان ئەڵێ 10 بدەست بگرە ئەنجا یەک بدەست بدە یعنی ئەوە سیاسەتی خۆیەتی ئەبێ کوردی مە تێبگێ یعنی سیاسەتمەدارەی مە تێبگێ یعنی ڕێگا ئەیان بە پێشمەرگە مەبەستیان هەیە من ئەتوانم ئەوە شروع بکەم بەڵام ئەمە بە هەڵوێستێکی نیشتیمانی وێ ناکرا ئەڤالۆزان بۆی کاتی برادرانی تر بدەم بڵێ من سپاس بۆ پەرلەمانی کوردستان دەکەم ئەو هەڵوێستە هەڵوێستکی جوانە من سپاس بۆ پێشمەرگەش دەکەم کە خۆیان ئامادە کردنە بەڵام لە پێش پەردا تورکیا چی دەوێ ئەبێ پێشمەرگە ئەو بزانە بێ ینی وزارەتی پێشمەرگە بێ بزانێت بە تورکیا بۆ ڕێگا نەدە بچەک بۆ ڕێگایە بە پێشمەرگە بۆ ڕێگا زانێت چی گوتو ئێستا ئەڵێ 1300 جێش الحر ئارتێشی ئازاد لە بەرامبەری 150 پێشمەرگە یعنی کەواتە چی ئێوێ کۆبانی داگیر بکەی تۆ
تورکیا ئێوێ کوبن دەگرکی بەدەستی عربەکان بەدەستی ئارتێشی ئازاد ئەمڕۆ کۆبانی بوتە مرکزی بەرخودانی دنیا و عالم مەپرسێکی تر بێ هەواڵۆزان باسی ڕۆڵی گەنجان دەکەین ئێوە مثلەن رازین لە ئەدای گەنجانی نێو پارتە سیاسەکان ئێستا کە سێ پارتی سەرەکی سیاسی لێرەن من وتم ئێستا با ئێمە سەریح بژن مخۆم یەکێک لەو کەسانە کە سێنزە ڕۆژ لە بەردەم نووسنگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی مانگ کرد تەنها گەنجانی یەکەتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئێمە بوون با ئەمە ڕاستەیی بڕن ئێمە 15 کەس بوون